جبو جیانک آزاد دم آزادیه. Era Radio Identigela. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرتان پێشکەش دەکەین. سەرۆکوەزیرانی پێشوو ئیتالیا دەڵێت ئەمریکا وتی ئۆجەلان ڕادەستی تورکیا بکەن. ماسیمۆ دالیما کە لە کاتی پلانگێڕی نێونەتەوەی لا دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکوەزیرانی ئیتالیا بوو دانی بەوەدانا کە سەرۆکی ئەمریکا ئەو کاتە بیل کلینتۆن پەیوەندی پێوە کردووە و ڕایگەیاندووە ئۆجەلان ڕادەستی تورکیا بکەن. ماسیمۆ دالەما کە لە ساڵی 1999دا لە کاتی پرۆسەی پلانگێڕی نێونەتەوەییدا سەرۆکوەزیرانی ئیتالیا بوو قسەی بۆ میدیا خەبار تیڤی کردووە و سەرۆکوەزیرانی پێشوو ئیتالیا دالیما لەبارەی ڕۆڵی ئەمریکا لە پلانگەڕیەکە زانیاری نوێی ڕاگەیاندووتی سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بیل کلینتۆن پەیوەندی پێوە کردووە و پێیوتووە ئۆجەلان ڕادەستی تورکیا بکەن و ماسیمۆ دالەما ئەوەی خستوەتە ڕوو کە بۆ چارەسەری پرسی کورد دەبێت ڕێبەری گەلی کورد کە ماوەی 26 ساڵە لە گۆشەگیریدایە ئازاد بکرێت. جەمیل بایەک دەڵێت ڕێبەراپۆ بەرخودانێکی مێژووی لا دژی پلانگێڕی بەڕێوە دەبات. دوو ڕۆژی ماوە بۆ ساڵیادی پلانگێڕی نێودەوڵەتی 9 ئۆکتۆبر ئەو پلانگێڕیەکە لەلایەن هێزە نێودەوڵەتیەکانەوە ڕێکخرابوو و 26 ساڵیشە بەردەوامە. هاوسەرۆکی ئەنجومەنی جێبەجێکاری کەجەکە بابۆنەی ساڵیادی پلانگێڕیەکەوە وڵامی پرسیارەکانی ئاژانسی فوراتی داوەتەوە و جەمیل بایەک جەخت دەکاتەوە کە ڕێبەراپۆ بەرخودانێکی مێژووی لا دژی پلانگێڕی بەڕێوە دەبات و پێویستە هەمووان دژی پلانگێڕی و گۆشەگیری بوەستنەوە و خەبات بۆ دیموکراسی و ئازادی درێژە پێ بدەن. Komploya navnetevî 26 sal hatı meşandın nam dikevin salvegera komplo sala 27. Şahsi rebera poda bu gelime bu geli rojatê navîn bu insaniyete براستی ظلم که مزن هات پیش خستن. اگر که نزدیکبینی وانا مری بو کردا واش فهم نکه مری نکانه کمپلوی ناو نتوی و او تجدید مطلق که نها دمشاندن مری نکانه واش فهم نکه. تملی veya asas de civina Kahire da hat peş xistin. De civine Kahire ser rojatê navîn siyasetik hat meşandin. Gelê Kurd inkar kirin. Gotin gelê Kurd artık nine. Belki beri hebi. Fakat siyaseti rojdatê navîn da, siyaseti sistemi kapitalist modernitede artık ciye Kurda nine. Devleti Türkiye kanuni xwa kanuna qirkirine ser Kurda. Li Türkiye bo Kurda tek kanunu kaya. Çiye kanuna tamamı iki beserdastlati lazıma qirkirine Kurda asas var gidir. Eğer ki AKP, MHP hanne serdastlatiye که د دستلاتی دا دهیلین بو که او قرکرنه کرد تمام بکن هانین سر دستلاتی تک دستورا خواه بو کردا سرویاسسیه و جی دمشین و دا جی اصرار دکن که بکنن انجام وارگن و راستیا دولتی ترکیه دولتی ترکیه وقتا که قمتوی ناو نتویات پیشخستن ویا خورا فرصت دید گود از دکانم دوی فرصتا fayda bibînim ew qirkinê ki ser Kurda ez dimeşinim edikanim berdewam bikim. Kanunê Gladio 26 salin li İmralı demeşandin. Bi civînê Qahire li dervey hukuk hiştin. Niha rebera po li İmralı li şartê pir zor zahmet da li nav imkansıya da li dijî ve sisteme sekini. Yani dijî Gladio, sistemê Gladio berxedanekî dîrokî peşxist. Nirxê gelê Kurd, nirxê insaniyete parast temsil kir
Konseyi Avrupa 10 sal derbaz bin servet çi karar var ne gibi. Na sazi Avrupa civin çekir. Dve civine da işte sağlık dike vakittan devleti Türkiye. Bu çi karar var ne gibi. Bu çi 10 sala av Konseyi Avrupa لسر قراره خواه نسکن چون دولتی ترکیه لدیجی ربر اپو پیکه لدیجی کرده آزاد قراره وارگرتی بی او قراره خستی بی پراتیک بو که قرار لسر بی اساسی بی او کنسی اوروپا سازی که گردایی وانا او قراره ترکیه بو خاصی وارگرتی فقط بو که رهبر اپو خواهی درکتن چه بی پیکه دوستی پیکه تکوشین کرن او هیویه که اوروپا دولتی ترکیه هیوی دکر پیک نهاد تصفیه پیکه قرقنا کرد tamam nebi dengal bin mecbur man ki cariki dike ser ve kare nikaş İro reber apo lennekhe insaniyete xayder dikevil demokrasi azadiye sosyalizme xayder dikevil bu ve av vatana lazım el reber apo xayder kevil kaderi xav reber apo bikin yek diji komplo diji tecrüte bisekinin o şerri demokrasi azadiye bilim bikin bu ki fiziki reber apo azad bebe تکوشینه لازمه بلند سێ هۆزات ڕایگەیاند پێدەنینە ساڵی 27مینی پلانگەڕیەوە بەڵام ئەوەی گرنگە پلانگەڕی سەر نەکەوت و دەڵێش دەشڵێت پێویستە گەل بەرامبەر هەموو هێرشێک بۆ سەرگەریلا زمان کولتور و ئێکۆلۆژی و جوگرافیا بوەستێتەوە هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری کەجەکە بە سێ هۆزات لامیانی بەشداریکردنی لا بەرنامەی تایبەتی ستێک تیڤیدا سەبارەت بە پلانگەڕی نۆی تشرین یەکەم لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری دیموکراتیک بۆ پرسی کورد و چەندین پرسی گرنگ هەڵسەنگاندنی کرد لە سەرەتای قسەکانیدا بە سێ هۆزات ئاماژەی بەوە کرد لا تێکۆشانی 27 ساڵە لە بەرامبەر پلانگەڕیدا زۆر هاوڕێی هێژامان گەل و دۆستانمان قوربانیاندا شەهیدمان بەخشی بە دەیان هەزار کەس ڕاپێچی زیندان کران ئازاری زۆرمان چەشت بەڵام ئەنجامی پلانگەڕیدا نەگەیشتە ئامانجەکانی کە ئەوەش زۆر گرنگە و هەروەها وتیشی ساڵێک بەسەر هەڵمەتەکەدا تێپەڕی زۆر گرنگە هەڵمەتەکە لەم ساڵەدا سەرکەوتوتر بێت چونکە جەنگی جیهانی سێم ئێستا لە هەرێمەکەدا ڕوودەدات ئیتر گەیشتوێتە ئاستێکی استراتێژی قۆناغی دووەمی هەڵمەتەکە لە قۆناغێکی هاوشێوەدا بەردەوام دەبێت چارەنووسی گەلی کورد و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سەرکەوتنی ئەم هەڵمەتە دیاری دەکرێت لەم قۆناغی شەڕدا دەوڵەتی تورک دەیەوێت پلانەکانی قڕکردن تەواو بکات هەروەها ڕاشیگەن گەلەکەمان و گەلانی هەرێمەکە با قڕکردنێکی مەزندا تێدەپەڕن بۆیە پێویستە زۆر وریابن و لە هەموو بوارێکدا زۆر ڕێکخراو بن هێزی خۆپاراستنی خۆی بنیاد بنێت و بەرخۆدانێکی سەراسەری ئەنجام بدرێت بەم هەڵمەتە پێویستە ئازادی ڕێبەراپۆ و گەلەکەمان و گەلانی هەرێمەکە بە بنەما بگیرێن و بە سێ خۆزات وتیشی ترسی مەزن لەسەر باشووری کوردستان هەیە پلانەکانی میساقی میلی دەوڵەتی تورک هەن شەڕی دژی ڕێبەراپۆ دەکرێت ڕێبەرایەتی واتە هەموو کوردستان و گەلی کوردستان کاتێک پلان و سیاسەتەکان دژی ڕێبەراپۆ بە باشی دەبینین و تێدەگەین ئەو کات ئەو سیاسەتە دەبینین کا دژی کوردستان بەڕێوە دەچێت بۆیە پێویستە گەلەکەمان لە هەموو جیهاندا بەرخۆدان بکات و تێکۆشانی یاسایی زۆر کاریگەرانە ئەنجام بدەین لە کۆتاییشدا بە سێ خۆزات ئاماژەی بەوە کرد پێویستە گرنگی زیاتر بدرێت با بڵاوکردنەوەی فکری ڕێبەراپۆ خوێندنەوەی پارێزنامەکان بەردەوام بێت لەسەر ئەم بناغەیە کۆنفرانس و ڤۆرکشۆپ و توێژ ئەنجام بدرێت و دەربارەی نەتەوەی دیموکراتیک بەرنامەی گرنگ ئامادە بکرێت لەمڕۆوە پێویستمان بە تێکۆشانێکی ئایدۆلۆژی کاریگەرە باوەڕم وایە ساڵی ئایندە ئەو ساڵە دەبێت کە ئازادی جەستەی ڕێبەراپۆ بەدی دێت و گەلی کورد و کوردستان ئازاد دەبن. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا یادی سێ گەریلای کردەوە کە لە ساڵی 2019دا شەهید بوون هەپەگە ڕاگەیان گەریلا شۆڕش ڕزگار و نەوال وەک میلیتانانی قارەمانی ئاپۆیی تا دوایین هەناسەیان لە پێناو ئازادی گەلەکەماندا جەنگان
هەپەگا ئاماژەی بەوە داوا هەر سێگەری لای شۆڕژگەر لە ڕۆژانی 7 تشرین یەکەمی ساڵی 2019دا لە هەرێمەکانی پاراستنی میدیا لە هێرشێکی دەوڵەتی تورکی داگیرکەردا شەهید بوون. ئەو هەواڵانەمان با هەڵویست و بەرخۆدانیان نیشانیاندا کە میلیتانی فیدایی ئاپۆین و با بەشداربوونی بێد و دڵی و شەڕبانی ئازایانەی خۆیان میراتێکی تێکۆشانیان لە پاش خۆ بەجێهێشت کە هەرگیز لەبیر ناکرێن و ئامانجی ئێمە ئەوەیە شایانی تێکۆشانی ئەوان بین و خەونی ئازادی کوردستان و ڕێبەرایەتیان بەدی بهێنین. هەپەگە ناسنامەی ئەو شەهیدانەی بەم شێوەیە ڕاگەیاندووە. دەفریم چۆبان ناسراو باشۆڕش سەمسوور لە سەمسوور لەدایک بووە و ڕۆژی 7 تشرین یەکەمی 2019 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. گولستان شەمس ناسراو بە نەوال ڕووبار لە ماکۆ لەدایک بووە و ڕۆژی 7 تشرین یەکەمی 2019 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە و هەروەها هالۆک بارش ناسراو با ڕزگار نوهات لە باتمان لەدایک بووە و ڕۆژی 8 تشرین یەکەمی 2019 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. هەپەگە سەرخۆشی لە بنەماڵی شەهیدان و سەرجەمگەلی وڵات پارێزی کوردستان کرد و بەڵێنی دووپات کردەوە با تۆمارکردنی سەرکەوتن تۆڵەی شەهیدان دەکەنەوە. کەژەکە بابۆنەی ساڵوەگەری پلانگێڕی نۆی تشرین یەکەمەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بەوەدا گۆشەگیری قەیرانەکانی لا ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کردووە بە هەمیشەیی و ڕاگەیان چارەسەریەکان هەمووی پێویستە بە ئازادی ڕێبەراپۆوە. کوردیناسیۆنی کەژەکە بابۆنەی ساڵوەگەری پلانگێڕی نێونەتەوەی نۆی تشرین یەکەم لا دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە ئاماژەی بەوەدا زیندانیکردنی بەڕێز ئۆجەلان لە نێو هەلومەرجی سەختی سیستەمی ئەشکەنجەی ئێمراڵیدا وای کردووە کێشە و قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشەیی بێتەوە. کەژەکە دەستنیشانی کرد چارەسەری تەواوی پرسەکانی کۆمەلگا بەندە بە ئازادی بەڕێز ئۆجەلانەوە وتی بۆ ئەمەیش بانگەوازی لە هەموو ژنان گەنجان و گەلەکەمان و بەتایبەت لا ژنانی کوردستان دەکەین چالاکیەکانیان لا دژی گۆشەگیری بەرفراوانتر بکەن باجۆش و بڕیارداریەوە با بەشداری چالاکیەکان بن و هێڵی نەتەوەی دیموکراتیک لە بەرامبەر هێڵی فاشیستی قڕکەری دەوڵەتخوازیدا گەورەتر بکەن و بەم تێگەیشتنەوە سیستەمێکی نوێی کۆمەڵایەتی دامەزرێنن. سەلام عەلی نووسەر و ئەندامی دەستەی نووسەرانی جێنوساید پارتووکێکی نوێی شەشبەرگی بە ناونیشانی نیشتمانی گوڵەگەنمەکان بڵاو کردوێتەوە. گرنگی ئەو کتێبە ئەوەیە لە زاری چەند شایەت حاڵەکەوە هەندێ بابەتی سیاسی سەربازی و کۆمەڵایەتی لا پرۆسەی ئەنفاڵ دەڤروژێنێت و دەشڵێت لا پرۆسەی ئەنفاڵ و ڕێفراندۆم و هێرشەکانی دەوڵەتی تورک گەلی کورد و خاک و ژینگەکەی کراونەتە ئامانج. هەروەها دەڵێت ئەنفالکردنی کورد بەردەوامە و دەوڵەتی تورک ئێستاش کورد ئەنفال دەکات و پەدەکەش هاوکاری دەکات. لێرەوە تا ئەنفالی هەشتم کردووە دوایی مەسەلەن پارتیزانە دکتۆرەکانی شاخە ئەو ژنانەیە کە لە ناو ڕووداوەکانە زیندانی کراوە لە نوگرە سەلمان لە تۆپزاوە مەسەلەن ئەو چەکدارانە با بڵێن کوردەواری خۆماڵی ئەو جاشانەی کە ڕۆڵیان هەبووە لەگەڵ ڕژێمی بەعسا پەلاماری ملەتەکەی خۆیانیان داوە. نیشتیمانی گوڵەگەنمەکان هەم ئەم نیشتیمانە نیشتیمانی گوڵەگەنمەوە سەرەتایی سەرهەڵدانی دانەوێڵە لەم نیشتیمانەی ئێمە بووە. ئیجا هەم گەنم چەند ئەسووتیە چەند لەناوە هەم سەوزە بێتەوە هەم هەر دانەیەک لەو کەسانەی کە ڕۆڵیان هەبووە لەناو ئەنفالە وەشوبهاندمانە بە یەکێ لەو گوڵەگەنمانە چۆن ئەتەوێت تەفسیری کەی ناونیشانێکم وێڵ بژار بۆ زۆر لە کتێبەکان برینی خوڵ و نازانم چی ئەمە ناکرێت تۆ عنوانێکم بۆی دانا بۆی گشتگیر بێ و تعبیر لە شتێکی نەتەوەی و نیشتیمانی بکاتەوە. ئەمانە چاوپێکە لەناو ئەمە باسی ڕووداوەکانەکەن پرسیارە پێش ئەنفال و باسی شەڕەکانەکەن باسی ئەو کاتەی پەلامارەکانی بەعسەکەن و ئیمکانیاتی بەعس و قودرەتی بەعس لە ڕووی عەسکەریەوە بێدەنگی جیهانی دەرەوە لەسەر ئەو تاوانە گەورەیە لەسەر ئەو کردە ڕاهاتە گەورەیە ئەمە
پێشمەرگە و سەرکردە و مقاومەت و بەرگری و فەرماندەکانە. ئەمە باز لە شەڕەکانەکەن. ئەمە باسی دکتۆر و بریندارەکانی شاخم چاوپێکەوتن کردو. ئەو دکتۆرانەی کە بریندارەکانیان چارەسەر کردووە، برینداری هاوڵاتی بۆ بە چەکی کیمیایی، پێشمەرگە بووە لە شەڕە بەرگری کردووە. ئەو کاتانە دکتۆرەکانم مقابلە کردو و بریندارەکانش مقابلە کەوتووە لەناو ئەم کتێبە. ئەمە برای بەڕێزم کاک سەردار عەبدوڵڵا پێشەکی بۆ نووسیوە، ئەمیش بەرگی دووەمە. ئەو شاندەی لەسەر داوای ڕۆژن و دەستپێشخەری ڕۆژنامەنووسانی کوردستان ببورن. ئەو شاندەی لەسەر داوای ڕۆژن و دەستپێشخەری ڕۆژنامەنووسانی کوردستان سەبارەت بە شەیدکردنی ڕۆژنامەنووسان گولستان تارا و هێرو بەهادین چوبوونە سلێمانی سەردانی کۆمپانیای چەتر و سنتەری مترۆیان کرد. شاندەکە بۆ ماوەی 3 ڕۆژ لە شاری سلێمانی دەمێننەوە و سەردانی لایەنەکان دەکەن. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.